تۆرێکی دیکەی گفتوگۆکانمان هەر تایبەتە بە یادی ئەنفال بە تاوانی ئەنفال جینۆسایدی ئەنفال لەم تۆرەدا باس لە ڕێگەیەکی دروستی کارکردن دەکەین بۆ ناساندنی جینۆسایدی ئەنفال بە شێوەیەکی گشتی هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان چۆن بتوانین لە ڕێگەی کۆڕ و سیمینار و ئەدەب و هونەرەوە تاوانی ئەنفال جینۆسایدی ئەنفال بناسێنرێ و هەروە لەسەر ئاسی وڵاتانی جیهانیش چۆن کار بکرێت بۆ ناساندنی ئەم تاوانە و بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک عەدالەت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بەخێر هاتی. 35 ساڵ بەسەر یادی تاوانی ئەنفال تێدەپەڕێت. بەڕێزتان وەکو نووسەرێک وەکو مامۆستایەکی زانکۆ کارکردن بۆ بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە یاخود بۆ ناساندنی ئەم تاوانە بە تەواوی ئەو حەقی کە بیدرێتێ سەرتاگەر ناوخۆی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین دەکرێت بڵین لە جێی خۆی بووە؟ ئەگەر سەرنج درابێ ینی خەڵکێکی زۆر کە خۆی بە پەیوەندیدارە زانێ بە ئیشکردن لەسەر کەیسەکانی جینۆساید بێگومان لە سەرویانەوە تاوانی ئەنفال کە تاوانێکی هێزگار گەورەی و حەڵقە گەورەکەی ناو تاوانی جینۆسایدە دەرهاو باگەلی کورد تەماشاکەی بەشی زۆری ئەو خەڵکانەی کە هەم پەیوەندیدارن و هەم شارەزان لە مامەڵەکردن لەگەڵ ئەم کەیسانەیە بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەکی زۆر ناڕزاییەکییان تیا هەیە یان تێڕوانینێکی ڕخنەگرانیان هەیە بەرامبەر بە ئەو ڕێگایانەی کە گیراونەتە بەرسەبارەت بە چۆنیەتی بە جینۆساید ناساندنی ئەم تاوانێت لەسەر ئاستی جیهان یعنی ئەم هەڵویستش هەڵویستێکی بە بڕای من بابەتیە بۆ چونکە بە سروشتی حاڵ ئەو نەتەوە و گەلانەی کە ڕوبەڕووی تاوانی جینۆساید دەبنەوە بە پلەی یەکەم ئەرکی سەرشانی خۆیان و چین و توێژە جاجەکانی ئەو کۆمەڵگەیی کە ئەبێتە قوربانی وە دام و دەستگا و دەسەڵات و مەنزومەی حکومی ئەو شوێنە ئەبێ کە ڕوبەڕووی تاوانێکی لەم شێوەیە ئەبێتەوە. ڕاستە ئێمە یعنی نەتەوەیەکی قوربانی نین کە خاوەنچیانی خۆمان بی وە بوونی تۆ وەکو قوارەیەکی ڕسمی کە بۆ نمونە ئەندامبی لە نەتەوەیە گرتوەکان جیاوازە لەوەی وەکو لە پێناسەی کۆمەڵگەی نەودەوڵەتیە وەکو پێک هاتەیەک تەماشا بکرێت لە ناو دەوڵەتێکی ڕسمیە بە ناوی عێراق. ڕاستە عێراق بۆ نمونە یەکێک لەو وڵاتە عەرەبیانەی کە ئیمزای کردووە لەسەر بۆ نمونە پەیپادنامەی قەدەغەکردنی تاوانی جینۆساید و سزادانی تاوانبارەکانی بەڵام عێراق خۆی لە کۆتاییە لەبەر ئەوەی بە جیاوازی با بڵێن ڕژێمە حکومڕانەکان لە عێراقە لەبەرەوەی خۆی با بڵێن بکەرە لە ناو ڕووداوە تەنانەت ئەگەر دەسەڵاتدارانی ئێستای عێراقش بکەر نەبن لە ڕاستیە زۆر ینی بەپلی یەکەم مهتەم نییە بەوەی کە چۆن تاوانی ئەنفال بناسیانی تەنانەت ئێمە ئەگەر سەرنج بدەین حتا ماس میدیای عێراقی نە لە یادی هەڵەبجەیە نە لە یادی تاوانی ئەنفالە تا ڕادێک ڕەنگە بڵین لەگەڵ تاوانی جینۆسایدکردنی یەزیدەکانە میدیای عێراقی تا ڕادەیەک کارلێکی باشیە بوو لە بەرەوەی تاوانێکی هاوچەرخە ڕوویداوە ئەمە هەموو ئەو تاوانانەی تری جینۆساید کە دەرهاق بە کورد کراوە لە ئەتوانین بڵین لە سەرەتای سەدەی 20ەوە بۆ ئێستا بەشی هەرە زۆری ئەمانە غایبە لە ناو پرۆشی دەوڵەتی عێراق خۆیە بۆیە ئەرکەکەی سەر شانی خۆمان وەکو کورد وە چۆنیەتی بۆ نمونە گەورەکردنەوەی هەموو کەیسەکان لە قەبارەی طبیعی و مستحقی خۆیە لە ناو ئەم دەوڵەتە چونکە ئەمە ڕێگا دروستەکەی ڕێگا ئەساسەکەیە چۆن کارێکەکەین کە کار بەدەستانی حکومەتی عێراق با بڵێن دەسەڵاتە جیاجیەکان لە ناو دەوڵەتی عێراق ئەمە پەرلەمە ئەنجومەنی نوێنەرانە ئەمە حکوومەتە مەسەرۆکایەتی کۆمارە ئەمە قەزایە هەموو ئەم دەسەڵاتە گرنگانی ناو دەوڵەتی عێراق خۆیان دێنە ژێر باری ئەوەی کە بەشدار بن لە پرۆسەی با بڵێن ناساندنی ئەم تاوانە وەکو تاوانێکی جینۆساید لەسەر ئاستی جیهان بە بڕای من یعنی ڕاستە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاوانەکانی جینۆسایدی دەرهاق بە کورد ینی دانی پیاناوە بەڵام تاکو ئێستا لە عێراقا یاسایەک دەرنەچووەکە تایە بۆ نمونە بەڕوونی دەستنیشانی قەرەبووکردنەوەی هەموو ئەو بەشانەی کۆمەلگا و پێکاتەکانی کۆمەلگا بکە کە ڕوبەڕووی ئەو تاوانە نابنەوە ئەرکە سەرێکێکەوە سەرشانی خۆمان کەواتەویستم ئەوە بپرسم هۆکاری دەرنەکردنی ئەم یاسایە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان سست لە مەیاکاری کردووە؟ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی سەرشانی ئەوە بە پلەی یەکەم چونکە تەنانەت وەزارەتێکی پەیوەندیداری هەیە بە
کەیسەکانی جینۆساید ئمە وەزارەتی ئەنفال و کاروباری شەهیدانمان هەیە کە لێرێ لەم بۆنەیە دانانیشین بۆ ئەوەی یعنی لە هەوڵەکانیان کەم کەینەوە لە کابینە جیاجیەکانە هەوڵیان داوەوە بەشێک لەو هەوڵانش دوکۆمنت کراون بەڵام یعنی تۆ هەمیشە لە ڕوانگەی قەبارەی تاوانەکە و پێویستیەکانی ئیشکردن بۆ بە جینۆست ناساندنی داوەریەکەی نەک لە ڕوانگەی ئەوەی ئایا حکوومەت وەزارەتیشی دیاریکرا و مؤسسەی دیاریکرا و ڕاستپاردووە ئیشی لەسەر بکات ئیشی لەسەر کراوە تەنانەت پێش ئەوەی وەزارەتێکی تایبەت هەبێ بە ئەنفال و کاروباری شەهیدان پێشەوە وەزارەتی بۆ نمونە مافی مرۆڤ بۆ هەبووە لە کابینەکانی پێشوە هەرگێکێ لە کابینەکانی پێشتر لە سەرەتای لە ساڵی 1992 بۆ ئێستا بە بەردەوامی هەوڵێک هەبووە بۆ ئەوەی ئەم تاوانانەی لە بابەت ئەنفال و چیمیا باران و هەموو فۆرمەکانی تری جینۆساید کە ڕوبەڕوومان بۆتەوە ئیشیان لەسەر کردووە بەڵام ئیشکردنەکە یەکەم کۆمەڵێک هۆکار هەیە تەبان هۆکارێکی سەرەکی ئەوەی ئێمە وەکوونەتەوەیەک لە ڕاستیە ئاگاداری ئەزمۆنی گەلانی تری جینۆساید کراو نین لەسەر ئاستی جیهان کە چ شێوازێک توانیان کەیسەکانی تاوانی جینۆساید کە ڕوبەڕووی بوونەتەوە لە وڵاتانی جیاجایە بۆ نمونە لە ئەزمموی هۆڵۆکۆست هەیە ئەزمموی ئەرمەنەکان چۆن ئەوان توانیان ئەم تاوانانە بخەنە ناو یاسا نێودەوڵەتەکانەوە پەرلەمانە بە ناوبانگەکانی گیانەوە 35 ساڵ بەسەر ئەم یادەیە تێپ دەپەڕێت بۆچی ئێستش ئاشنانی هۆکاری ئەمە چییە؟ یعنی خۆی ڕاستە بووە کێشەکە وەکو باسم کرد ئێمە بەشێکی گەورەی کەم تەرخەمەکان لە ئەستۆی خۆمانە وەکو کورد بە پلە یەکەم ئیشی خۆمانە یعنی وەکو نەتەوەیە کە ڕوبەڕووی تاوانێکی وا گەورابینەوە ئەبێ هەموو جهودی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە دامەزراوە ڕسمیەکانی شەوەکە کە هەمانە هەمووی بخرێتە کار یعنی کێشەکە ئەوەیە ئەم شعورەتدا دروست نەبووە کە تۆ خۆت وەکو قوربانی ئیش لەسەر خۆت بکەیت یعنی تۆ ناتوانانی لە تەنانەت لە کاتی یادی تاوانی چیمیا بارانکردنی بۆ نمونە شاری هەڵەبجەکە ساڵانە لە ڕۆژێکە ئێمە ڕۆژێکی ڕەمزیمان بۆ داناوە کە ئەو تاوانەیتیا ڕوئەدا ناتوانێت ئیلتیزامێکی مۆڕاڵی لای ئینسانی خۆمان دروستکەین بەرامبەر بۆ ڕۆژە یعنی بە هەموو ساڵێک بە هەوەڕەبێ هەروەکو یعنی هەر بۆ بە فزولی گوێگرم لە چەندین ڕادیۆ و شوێنی تر یعنی تەنانەت ڕێز لە ڕۆژەکە ناگیرێ یعنی لە ڕۆژی 16 سێە بۆ نمونە بەشی زۆری میدیای کوردی بە تایبەتی میدیای بیسرا و خەریکی گۆرانی لێدان و بەرنامەی سروشتی خۆیان لە کاتێکە ئەمە کارەساتێکی لە ڕاستیە ینی زۆر گەورەیە تاوانێکی زۆر گەورەیە کە بەرامبەر بنەتەوەکەی کراوە بە هەمان شێوە لە زۆر تاوانی ترەکە ڕوبەڕوو بووینەتەوە و ئەچێتە چوارچەوەی پێناسەی جینۆسایدکردنەوە لە ئەمڕۆ بۆ نمونە 4 تەبعاً بەروارێکی ڕەمزیە دانراوە کەوتۆتە ناو قۆناغی سێمی ئەنفالەوە کە لە سەرەتای مانجی نیسانەوە دەست پێکات تا 20 نیسان لە حوتی نیسانەوە دەست پێکات تا 20 نیسان لەو بینەیە 4 دانراوە کۆ ڕەمزی بۆ چونکە شاڵاوی بابێن ئەو تاوانەی ئەنفال لەو قۆناغەیە گاتە گەرمیان و چڕترین بابرین هەڵمەت و تا بابرین دێزرێژی بەعز بۆ سەر نەتەوەی ئێمە زۆربەی زۆری میلەتی ئێمە لە قۆناغی سێمی ئەنفالە ڕوبەڕووی ئەم تاوانە بۆتەوە یعنی ئێمە تەنانەت ڕێز لەم مێژوانەش ناگرین کە ڕۆژێکی ڕەمزیمان بۆ داناون ئەیکەواتە بینەوە پێش چاوی خۆت سەیکە مختەزەیاتی ئیشکردن لەسەر کەیسی جیاجای بابلێن تاوانەکانی جینۆساید چەند ئەرکێکی قورسە چەند ئەرکێکی سەختە یعنی تاکو ئێستا منەمە نەمان بینی بۆ نمونە لە کوردستانە لەسەر ئاسی عێراق بۆ نمونە کۆنفرانسێک بکرێ لەسەر یعنی پرسیارێکەوەی کە بەڕێزە باسە کرد میکانیزمەکانی بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال و تاوانەکانی تر چۆنە لە ڕێگەی نەک تەنها بۆ نمونە ئیشتیهادی توێژەرەکانی خۆمان و ئەکادیمیەکانی خۆمان کە بێگومان ڕێی ئەوانیش زۆر گرنگە بەڵکو لە ڕێگەی بۆ نمونە خیبرە و شارەزایی کەسانی پسپۆر لە بواری تاوانی جینۆساید کە لە دۆسیەی تاوانەکانی جینۆسایدی گەلانی تریان کۆڵیەوەتەوە چ لە تاوانی جینۆسایدی وەکو هۆڵۆکۆست ئەرمەنەکان
ئەفغانەکان، بۆسنیەکان، ڕواندەکان تاوانی یەجگار زۆر هەن با بڵێن ئەوەی لە دارفۆر ڕوویدا ینی کۆمەڵێک تاوانی جینۆسایت هەن کە هەمووی خەڵکانی زۆر شارەزا هەن کە لەبارەیەوە لەسەری ئیشیان کردووە و ئەشزانن قۆناغەکانی ئیشکردن لەسەر هەریەکێ لەم تاوانانە بەچیا تێپەڕێ و چۆن گەیشتووە بە دەرەنجامێک کە لەو سەرەوە کۆمەلگەی نێودەوڵەتی پەرلەمانی وڵاتانی جیاجای جیهان بێنێتە سەر ئەو باوەڕێی کە ئەوەی ڕووی داوە لە و ئەوەی دەرحەق بە میلەتەکانیان کرەوە بریتە لە چی بریتە لە تاوانی جینۆسایت بۆ ئەوەی یاسای نێودەوڵەتی بۆ دەربکرێ یان کۆمەڵێک بڕیاری بۆ دەربکرێەوە تعویزی ئەو خەڵکە بکرێت کە ڕوبەڕی ئەو تاوانان بەوە سزای ئەوانش بدرێت کە لە پشتی تاوانەکان. بەڵێ کاک عەدالەت بوونی بەڵگەکان یەکێکە لەوەی کە لە دادگاکان و لە جیهانیشدا دەکرێت ئەم تاوانە بە زیندوی بهێڵێتەوە وارووا بە جینۆسایدیشی بناسێنرێ. تاوانی ئەنفال تاوانێکی هێندە گەورەیە دەکرێت ینی ئەوە بوترێ کۆکردنەوەی تەواوی بەڵگەکان بە پێویست بۆ ئەوەی زۆر بە بەهێزی ئەم دۆسیە بچێتە دادگاکانی جیهان. خۆی بەڵگەنامەکان بێگومان لە ڕوانگەی یاساییەوە کە ئەمە بێگومان خەڵکە یاسا ناسەکان شارەزاترنتیایە ئەتوانین بڵێن سەنەدی بەهێزی بردنەوەی هەر کەیسێکەوە ناسادنێتی لە ڕووی قانونیەوە چ لەسەر ئاستی لۆکاڵ بێ ناوخۆی عێراق بێ یا لەسەر ئاستی ناوچەیی و جیهانیش بێ بەڵگەنامەکان هەمیشە گرنگن و کەم و زۆر ئەگەر یادەوەری یارمەتیمان بە لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 1990 کاتێک کە دامون دەستگاکانی حزبی بەعس و زۆربەی معسکراتی ڕژێمی بەعس کە لە هەرێمی کوردستانە بوون کە کەوتن و ئەم دامون دەستگانە کەوت نەژێر دەستی هێزی پێشمەرگە ژمارەیەکی زۆری بەڵگەنامە کۆکرانەوە ئەوەی کە من زانیاری نزیکەی 14 تەن زانیاری کۆکرایەوە و بەشێکی زۆری ئەم زانیاریانە گوازرانەوە لە ڕاستیەوە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هێزە سیاسەکانش بێگومان ئەرێکە و ڕۆڵی خۆی هەبوو لە کۆکردنەوە هەندێک لەو زانیارانە بەداخەوە نەچوە چوارچێوەی پرۆژەیەکی بە بەرنامە چونکە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بوون کۆمەلگایەکی شپرزە و یعنی لە دوای کۆڕەوە و حکومەت تازە دامەزرا بە حکومەتەکە حکومەتێکی بە ئەزمون نەبوو لە چۆنیەتیش یعنی ئەمانە وای کرد کە مامەڵەکردمان لەگەڵ بەڵگەنامە مامەڵەیەکی پیشەیانە نەبێ یعنی ڕەنگە پەرۆشیەکە زیاد بوو بێ بەڵام شارەزایی لە کۆکردنەوە و ڕێخستن و پۆلیۆن بەندکردن و ناردن و چۆنێتی احتیفاز پێوەکردنی و دۆ چۆنێتی ئیسtismarکردنی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قانونیەوە ئەمە کۆمەڵێک پرسەکە بە سروشتی حاڵ بۆ نەتەوەی وەکی ئەمە کە خاوەن ئەزمموی دەوڵەتدارەتی نی حتمما بێگومان وەکو خۆی بەڕێوە ناچێ بەڵامی خۆی تر ئێستا ئێمە وا گەیشتینە یادی 35 ساڵە ئەبێ ئێستا هەموو ئەو بەڵگەنامانەی کە هەن ئیتر لەسەر چ ئاستێک ئیشی لەسەر بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی ئیشی لەسەر بکەین بۆ نمونە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەگەر با بڵێن ئاستا سەرشیەکە بێت لە ئاستی لاوەشی تر ئەتوانین لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و ئیسلامی ئیشی لەسەر بکەین چونکە بتێ و نەتەوێت بەشێکی زۆری وڵاتانی عەرەبی و ئیسلامی لە ڕاستیە لە سەروەختی تاوانی ئەنفالە بەشی هەرە زۆریان پاڵپشتی دەسەڵاتی بەعەز بوون لە عێراق بەشی هەرە زۆریان بەنج بوون بەو دیسکۆرسە میدیایی کە بەعز سەبارەت بە ڕووداوەکانی جەنگی عێراق ئێران ئەیگواستەوە و تاوانی ئەنفالیشی وەکو بەشێک لە پرۆسەیەکی سەربازی پەتی تەماشا کرد کە بریتە لە پاکردنەوەی هەندێک ناوچەکە ئەو بەعز بە عیبارەتی خۆت پێی ناوی ئەبەر ناوچەی یاخی بووان ئەوانەی کە تەمەڕودیان کردو لە دەوڵەت یعنی ئەم گوتارە تەسیری یەجگار گەورەی هەبووە لەسەر کۆمەڵگە عەرەبی و ئیسلامیەکان باشە فەرمو ئێمە لە ماوەی ئەم 35 ساڵە چیمان کردووە بۆ ئەوەی ئەم کۆمەڵگەیانەی دەوروبەرمان ئەم جیهانی ئیسلامی جیهانی عەرەبی تێبگەین کە ئەو پاڵپشتیانەی لە کاتی خۆیان لە نیزامی بەعس لە ڕاستیە لە هەموو دۆخێکە لەسەر حسابی گەلانی موسڵمانی وەکو ئێمەش بووە کە بنەتەوەیەکن بەشی زۆرمان بە ئاین موسڵمانین و چۆن جارێکی تر ئەعتیبارێکی معنەوی بژێڕینەوە بۆ ئەوەی هەموو ئەو میلەتانە حساب بۆ بکەن کە عێراق وڵاتێکە لە ڕووی سۆسیۆلۆژی و هۆمۆجینە کۆبڵێک پێکاتی جیاجیای تێ هەمە چەشنە و پێویستەکە هەمافی هەموو ئەم پێکاتانە پارێزراو بن ڕاستە ئێستا دەوڵەتی عێراق لە دەستوری هەمیشەی خۆیە کە لە 2005ەوە ئیقراری کردووە یعنی کورد وەکو پێکاتێکی سەرکی ئەناسێنێ
وە کۆمەڵە مافی دەستوریشمان هەیە بەڵام ئەمە زەمان نییە زەمان نییە بۆ ئەوەی ئێمە بڵێن تاوانی لە فۆرمی ئەنفال جارێکیتر ڕوبەڕووی کورد نابێت و جایتر بە قەبارەی بچووک بێ یان بە قەبارەی گەورە. بەڵێ کاک عەدالەت کۆتا پرسیارەگەر زۆر بە کورتی ئەزت پێشی وەڵام بێتەوە لەسەر ئاستی با بڵێن هونەرمەندان نووسەران چۆن کارکراوە بۆ ناساندنی ئەم لە ڕاستیە لەم ڕۆژەوە کەم تەرخەمی ئەشگار زۆرە ڕاستە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ڕەنگە کۆمەڵێک ڕۆمان لە کۆمەڵێک ڕۆمانە تاوانی ئەنفال بە دیاریکراوی ئەگەر باس بکەین تەوزیف کراوە و لە هەندێک دەقی شعری و لە کۆمەڵێک قەسیدەی شاعیرە گەورەکانمانە باسی تاوانی ئەنفال کراوە وێنای کراوەکو تراژدیایەکی نەتەوەی و ڕەنگە لە هەندێک فیلمی سینەماییە و لە هەندێک درامایە ئیشی لەسەر کرابێ بەڵام ینی لە ڕاستیە لەو ئاستەیان نەبووە کە بەشدار بێ لە پرۆسەی بۆ نمونە ناساندنی تاوانی ئەنی لەم ڕۆژانەیە بۆنەیەک هەبوو لە زانکۆی چەرم و کە باسی چۆنیەتی ناساندنی تاوانی ئەنفال بوو لە ڕوانگەی ڕۆشنبیری هوەرەوە خۆ بەشێک لەو بەڕێزانەی کە بەشدار بوون هەر خۆیان ینی کە کەسانی شارەزان لە ناوەندەکەیە ڕخنەی زۆر توندیان لە ئاستی ئیشکردنی ئێمە هەبوو خۆمانۆکوونەتەوەی کۆت لە ڕووی هوەری و لە ڕووی ئەدەبیەوە سەبارەت بە ئەنفال و تاوانەکانی ترجونسایت بە بەراورد بەوەی کە میلەتانی تر کردویانەوە لەم ڕۆوە بۆ ناساندنی تاوانەکە بۆیە لە ڕاستیە لەم ڕۆژەوە کەم تەرخەمی زۆر هەیە ئەوە پێویستەکە خەڵکی پسپۆری ئەو بوارانە بهێنرێ بۆ ئەوەی دەستنیشانی یەک بەیەکی ڕوەکانی کەم تەرخەمی بکەن لە ئاست ئیشکردن بۆ تاوانی ئەنفال و جینۆساید واجب بۆ پرۆسەی جینۆساید ناساندنی ئەم تاوانە لەسەر ئاستی هەم عێراق و هەم جیهان. بەڵێ کاکەدا سپاس بۆ بەڕێستان کە میوانی بەیانی کورسان نیوز بوون سپاس بۆ عەدالەت عەبدوڵڵاه کە بەڕێزیان و نووسەر و مامۆستای زانکۆ لە پرۆگرامی بەیانی کورسان نیوز لەسەر ئەم بابەتە زانیاری خستە